سڵاو لەبەر سڵاو لە بەڕێستان بەخێر هاتی زۆر سوپاس چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردو تۆ وڵی ئمڕۆ لەگەڵ هاوڕێکانمە بڕێمەدا فەڕێک بکەین بە حەقەت هاتین سیر فلیمی ئاڵوودە بکەین دیار بوو سینەماکە لە ژێر نۆژەنکردنەوە بوو وتیانی شەڵا بۆ جژن ئەکرێتەوە ئینشاءڵڵا یاخوا بەخێر هاتن زۆر سپاس لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وڵی الحەمدلله خوا بە زیاد بێ الحەمدلله لەکوێوە هاتووی ماڵمان لە بنسڵاوەیە لە بنەسڵاوە هاتوو بێرە بەڵێ باشە پیشەی تۆ چییە؟ من کارمەندم لە کۆمپانیایەک داوامەکەم ڕۆژانە بەچیوە خەریکی بێجگەلەوە وڵای زیاتر من سەرقاڵی شەکەی خۆم ڕۆژانە ئیتر دیێمیشۆ لەگەڵ ماڵم ناڵەکان بە کاتەکان بەسەرەوەی زۆر باشە لەگەڵ مانگی ڕەمەزان تین و برسی الحەمدلله ئەم مانگە پیرۆزە زۆر لەخوا بە زیاد بێ ئیرادەیە ئینسان ئیرادی بەقەوت بێ من ئەتوانم بڵێم زیاتر لە 20 ساڵە الحەمدلله کۆڵم نەدا و الحەمدلله لەخوا بە زیاد بێ ئەم مانگە هەم ڕۆژ کورتتر بوو هەمیش فێنکتر بوو زۆر هەستمان بەوە ناکرد کە بۆ نمونە زۆر برسی بینە زۆر تین و بین بەڵێ بەحقت الحەمدلله من پێدەڵێم لە چلێ هاوین بە ڕۆژ بووینە هەرچەنە ئیسە ڕۆزگار کردو بەس الحەمدلله هەر ئیرادەکە هەیە نیازمانی هەر ئیشەڵا بە تاوەتی تاویکەین ئەم مانگە ئینشاءڵڵا خۆی گەورە نوێژ و تاعاتی هەمولایەک قبول بکە ڕۆژی هەمولایەک قبول بکە ئینشاءڵڵا زۆر سپاس لەگەڵ معنی ئێمەوە نزیکە بینەوە لە کۆتایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵێ هەتا ئێستا هیچ کەسێک هەبوو بەهۆی تۆوە بۆ نمونە پەیوەندیت هەبوو بێ لەگەڵی پچڕا بێ پەیوەندیەکە وڵی نە الحەمدلله من خۆم کۆمەڵایەتیم باوە نەوەڵا لەخوا بە زیاد بێ الحەمدلله دڵی کەسمان نێشانە و کەس دڵمان نێشانە و ئەوەیکی دڵی نێمێشاوە لە مانگە پیرۆزە داوای لەگەم گەردەن مازاکە و تۆ خود کەس هەیە بۆ نمونە گەردەنی ئازانەکەی من گەردەنی هەموو کەسێک ئازاکەم تەنانەت ئەو کەسەشی کەوا شتێکی ئەوە خراپیش کرۆ بەنابەن و گەردەنی ئازاکەم لەبەرەوەی دنیا چییە 52 ڕۆژەکە ئەوش خلاصە بێت یقین ناکە بەس یعنی ئەو بۆ غەدر بکە ئاخر الحەمدلله وەڵام کەس غەدری لێم نەکردووە بەس کە تۆ وات بە منوت منش ئەڵێم ئەوەی مەبەستم لەوەیە بۆ نمونە کە کەسێک غەدرێک ئەکا ینی چاوەڕێ ئەوە بکە بۆ نمونە لە ڕۆژی دوایی خی گەورە لە پرسیینەوەی بای ئەوە لەگەڵ هەر ئەکا ینی کە تۆ دڵی ئینسانێک بشکێنی دڵی کەسێک بشکێنی دڵی کەسێک بڕەنجێنی ئەو کەسە بەهۆی تۆ شەوان خەوی لێ نەکە بەهۆی تۆ ئازاب بخوا ئێ وەڵی بەهش بە چای خۆ نبینی بەتاکید وایە بەس بەتاکید وایە ئینسان تا بتوانێت خۆی کۆنتترۆلگا دڵی خەڵک نەیەشێنێت ئەوە سەرە مشتێکە ئەگەڕێمەوە ئەو چی توێە وەڵاوە هاوزاواین بە زمانی ئێمە ئەگە بە منتقی هەورێک پێڵێن وڵاش زاوای پێڵێن بە منتقی ئاوەڵ زاوە بڵێ زۆر باشە شێخە گەم وەرە پێشەوە لەوێ بێ بەس تۆ بەچی پێکەنی بەس بزانم وڵا هەروام خۆمام خۆت دەم بەخەندەی وڵێ مردەوەنی پێ بکەنێ نازم بەچی پێکەنیەوە هەروام وڵا باشە مادەم شتێکی خۆشم بۆ بگەڕەوە مادەم تەبع دووە ئەبێ شتێکی خۆش بەسەر هاتبێ وڵا ژیانی ڕۆژانەمان هەموو شتێکی داماوە لەبەر پێکەنی قسەی بۆ ناکرێ وەرەوە نەمەڕۆدا وەرە بزانم حەزەکە لەگەڵە مقابلە بکە بەناوبانگە قسەمان بۆ بکە یعنی تو قسەکەت بز پێکەنی نەبێتە سەر بەس ئەوەندە مەڕۆدەوە من هەر بێ بم بە دوات ئەوە بێچینە و سەر وەرە ئێدێ قسە بکەەوە مانگی ڕەمەزان بەچیوە خەریکی پیشەت چییە؟ وڵا پیشەم پێشمەرگەم بەڵێ سەلامەتی سپاس تر مانگی ڕەمەزانە و نوێژ و تاعەت و ڕۆژ ناوی تۆ چییە؟ هەڵوێست کاکە لوێست شتێکی خۆشم بۆ بگەڕەوە بەخوای شتی دەنگیشت خۆش نییە؟ ناوەڵە ناوەڵا شتێکی خۆشم نوکتەیەک بێ بەسەرهاتێک بێ بەسەرهاتێکی بینی هەردووکتان بێ کەستان لە خەڵتانە نییە؟ ناوەڵا داوای لێ برد نەکەین لە خەیاڵم نییە ماشەڵە 24 ساعت پێکەوەین نەوەڵا بەس شتێوانیە لە خەیاڵە بڵێن شاینەوە باشە ئەوە ئاوڵزاواتە باشە چی سیفەتێکی زۆر بەدڵە؟ وڵا هەموو سیفاتێکم بەدڵە چ سیفەتێکت بەدڵ نییە؟ وڵایی ئەگە بەدڵم نەوە ئێمە ڕەفیقین جگە لەوەی کە ئاوڵزاوین پێش ئەوەی ئاوڵزاوا بن بەڵێ 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 والله لا ئی خوشکەکەت من طبعا 4 ساڵ 5 ساڵ پێسە و زەواجم کرد ئەمە پێشتر هاوڕێ بووین پێکەوە لە شوێنە ئیشمانە کرد
ئەتر هەردوو جا خۆی تەکلیف لە من کە داخواز ژینی بە بکەم منیش ئەچمە ناو عمقی ئیشەکە بە جددی ڕۆیشتم مەحتی مەکرد ئێتر دیار بوو ئەو کاتە قسمەتم وڵاتر ئەلحەمدولە لە ئاخیرە قسمەتەکە ئاخرەکە قوڵابەکەر پێ ئاخر پێ بوو هەر خۆمش داخوازیەکەم کرد هەر خۆمش خەبەرم لێ گەڕایەوە دیارە ئینسانێکی باش بووە بۆیە خۆت هەوڵت بۆ والله بەتاکید ئەلحەمدوللا لەبەرەوەی ئینسانێکی باشن و عایلێکی بەڕێزن کچی برایەکیشم بە هەر پێشکەش کرد بە برایەکی ئەلحەمدوللا باشە یاخواتە من درێژ من خۆی گەورە لە ساختان بکەوتان هێڵە بۆ یەکتری نەخشە بێ لێوەش ئینشاءالله دەستەکان خۆش بە زۆر سپاس باشە بە سێ وشە وەسفیم بۆ بکە ڕازگۆیە دڵی پاکە بە مووقفە بەڵێ باشە ئێستا ئەگەر ئەوانەی تر کە لەگەڵت بوون چی تۆ بوون ئەوانەی کە قلێکی برامە ئەوە کەی دیکەش کوڕی پورمە عینەن تامی برادە باشە ئێستا من ئەگەر سەرپشکت بکەم لە نێوان برایەکەت و هاوڵزاوایەکەت کامیان هەڵەبژێری بێگومان برایەکەم هەڵەبژێرم ئایەوە ئینسانە نابێ هەرە بێ ڕازگۆبی وڵای مووقفێکی جوان بوو ڕاستە برایەکەم هەڵەبژێرم ڕەفقایەتی بە شوێنێک برایەتیش بە شوێنێک ئیسە بۆ نمونە من دوێنێ خۆیان نەزان برایەکان هاوڕێکەکەم مەزانن ئەم کلێمە بەردروستەکە دوێنێ زۆر ئازارم هەبوو بە خێزانەکەم وتم ئیمشە دوو کەسم بۆ لە ئامادە باشیە بە ئەگەرە کەوت محالەتی تەواری پێیان بڵێ وتم یەکەمیان بە یەکەم جا بە هەڵوێست بڵێ ئەگەر هەڵوێست ئامادە بێت با هەڵوێست بم بە ئەگەر هەڵوێست ئامادە نەبوو بە مامۆستای وای برام بڵێ ئەلحەمدوللا لەخوا بە زیاد بێ خی گەورە شوایدام و پێویستین بە تاواری نەبوو تەندروست باش بن ئینشەڵڵا باشە با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات ئەگەر نەتانزانی تۆ بە شتێکی خۆشم پێشکەشکەی باشە پرسیارەکە لە من بکە پرسیارەکە لە تۆ ئەەکەم وا ئەەکەم پێشکەشتانی ئەگەر تۆش زانیت من هەر ئەبێت تۆ شتێکم پێشکەشکەی من پرسیار لە تۆ ناکەم یا چاڵنجەکە لەگەڵەکەم باشە بازارێ بگەڕێمەوە بەلای تۆ ئەڵێ تاکە سوورەتی ناو قورئانە کە پیتی میمی تێدا نییە کە پیتی میمی تێدا نییە وەڵڵی نازانم هیچ ئاسانکاریە نییە لەوانە شتێکم پێ بڵێ بزان بەشکم ئەله خوای ڕاست دەرچێ خۆ تو شانست قل أعوذ بالرب الفلق سورة ناس باشە نازانی بابەت بگۆڕم باشە ئەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند منداڵی کوڕی هەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ کوڕی هەبوو لەگەڵ چوار کچە حەوت منداڵی هەبوو دەستەکان خۆش بێ وەڵامەکەت ڕاستە سێ کوڕی هەبوو دەستەکان خۆش بێن جەواب بگەڕێم و بلای ئەمە یا ئەڵڵا یەڵڵا شتێکی خۆشم بۆ بگێڕەوە شتێکی خۆشم پێشکەشکە بەس تۆ ئەگەر ئەزێت نەبێتەوە وەرە بەخوای لەم کاتەیە داوای لەبەر دەکەم یارمەتی وەرگرە شتێکی خۆش شتێکی خۆش پێ بڵێن بۆیان ینی تۆ لە خەیاڵت نەبێ ئەوان لە خەیاڵیان بێ وەڵی شتی خۆش بەحقەت من لەبەر ئەوەی تۆزە پێکەنی دێ بۆ تازیێشتیوان ناتوانم دەرێڵێ بەکەڵکی ئەوە تازیێ من خۆم شایدی لەسەروادەم هاوزاوایەکمانێ تەعن من لێرەوە سڵاو ڕێزم بۆیە کاک محەممەد هاوزاوای گەورەمانە بڵێن لە هەمومان گەورەترە چاوی ماچەکەم سڵاو ڕێزم بۆیە دیار بوو فاتحایەکان نەبوو لە دووس خورماتوو ینی مردویان هەبوو مامەیەکی وەفاتی کردبوو ئیتر دووس خورماتوش دوورە تقریبا 300 کیلۆ لێرەوە دوورە 300 کیلۆ بێت من و کاکەڵوێست لەگەڵ یەک دوو هاوڕێترا ڕۆیشتیم بۆ دووس خورماتوو ڕۆیشتیم بۆ دووزی وەڵام من نایم بۆ تازیێکەوە کاکەڵوێست ئەوە هەموو ڕێمان بڕیوە بۆ نایە وتی وەڵای منی سە بچمە تازیەکە ببینم جلوبەرگیان کەمێت جیاوازە منطقەی دووس خورماتوو وتی من بێمە ناو تازیەکە پێکەی نەمگرێ باوەڕکە نزیکەی 100 مەتر لە دەرگای مزگەوتەکەەوە دوور بوو هاوزاوەکەم هاتە دەرەوە لە دوورەوە کاکەڵوێستی بەخێر بێت ئارەوەڵا لەبەر پێکەنین ناچێتە ئەو شوێنانە هەر خۆت ئینسانێکی وادەم بە خەندەیان بۆنی منە شتێک دروستە بێروا پێکەین ناوەڵا خۆمام هەر بیلادی ئەو شتە بیلادە ئارەوەڵا باشە دەستەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بم لەگەڵێەوە دەستەکان خۆش بێ ئەوە هەر هیچی پێشکەش نەکردم هیچی قەیناکە بەس ئەوە تۆ گێڕاتەوە باشە با منە تو پێکەوت چاڵنجێک بکەین باشە ڕۆژی لەدایک بوونی هاوڵزاوایەکەتم پێ بڵێ یەکی یەک بەس چ موالی دێکە ساڵی لەدایک بوونی هەشتا سێ بزانم
هەشتا سێ هەشتا یەکە تاوێکە تا دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس من خۆشحاڵ بووم لەگەڵێەوە سلامت بژیت دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو مەمنون زۆر سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ دیارەکانم تۆ لەلایەن فامیلی باربێرەوە باشەوە نزیکی جەژ نابینەوە بڕۆ لەوێت تراشێکی جوان بکە باشە لەبەر ئەوەی دەم بەخەندە بووی هەم پێکەنینت خستە سەر دەمی ئێمەش دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەستەکان خۆش بە کاک خەبات زۆر سپاس تۆ لەلایەن هۆم ئیستانبولەوە بووی بە خاوەنی بڕی 25,000 دینار هەر لەناو فامیلی مۆڵە دەتوانێت بچی لێ بازارێکی خۆت زۆر سپاستانەکەم میوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستان خۆش بێ ئەتوانمە بکەمە دیاری بۆ مناڵێکی هەتی و سوتفە توشتان ببێت زۆر ئاساییە ئەنی ئێمە بیدەین بەو ئێوە بەنوێنەرێت ئێمە بیدەنە و کەس ئێوە خۆتان ئەگەر کەسێکتان بینی مناڵێکتان بینیە هەر کەسێکتان بینی عقلتان گرتی ئێوە خۆتان پێشکەشی بکەن زۆر سپاستانەکەم تەمەتان درێژ بێ هیوای سەرکەوتان بۆ خوازم زۆر سپاس عزیزی من. زۆر سپاس دەستەکان